هەر کەسێک نەتوانێت ژینگە بپارێزێت ناتوانێت وڵاتێکیش بپارێزێت. ئەمە وتەی سەرکردەیەکی کورد سەرۆک ئاپۆیە. بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لێبێ، خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگە پارێزی بە دیدارتان شاد دەبینەوە. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە کار و چالاکیەکانی هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل و ڕۆڵیان لە پارێزگاریکردن لە ژینگە و سروشتی بناری قەندیل. با پێکەوە ڕاپۆرتێک لەسەر مێژووی دروستبوونی شارەوانێکە و کار و چالاکیەکانیان ببینین و پێکەوە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ دەکەین. بینەرمان بن. شارەوانی بناری قەندیل دامەزراوەیەکی جەماوەری خۆجەیە لە بناری قەندیل لە 30 2009 دامەزراوە. ئامانجی خزمەتکردنە بە جەماوەر و ژینگەی سنوورەکە و بنیاتنانی سیستەمی خۆسەری دیموکراتی لەم پێناوەدا پەرە بە توانەکانی جەماوەر دەدا لە بواری خۆ بەڕێوەبردن و خۆ خزمەتکردن و دابینکردنی پێداویستیەکان. لا بەڕێوەبردنی شارەوانیدا سیستەمی هاوسەرۆکی پەیڕەو دەکرێت. پەیکەری دامەزراوەی شارەوانیش لە نوێنەری گوند و ئەنجومەنی ناوچە، ئەنجومەنی شارەوانی و دەستەی بەڕێوەبەرەتی شارەوانی لە چەندین کۆمسیۆن و بنکەی خزمەتکردن پێک دێت و یەکێک لە کۆمسیۆنەکانی ئابووری و ئیکۆلۆژیە کە لە پاراستنی ژینگە و گەشەپێدانی ژێرخانی ئابووری و پاکوخاوێنی سنوورەکە بەرپرسیارە. کۆمسیۆنەکە گرنگی بە هۆشیاری ژینگەی و خۆبژێوی دەدا. سنووری کاری شارەوانی بناری قەندیل فراوانە. هەموو ئەو گوندانە دەگرێتەوە کە لە ناوچەی مەنگورایەتی و دۆڵی شارۆش و ناودەشتی ئاکۆیەتی و دۆڵی باڵەیان کە دەکەونە سنووری هەرێمی میدیاوە. لە پێناو پاراستنی ژینگە و سروشت هاوسەرۆکاتی شارەوانی بناری قەندیل چەندین ڕێنمایی و بڕیاری گرنگیان دەرکردووە. لەوانە پاگڕاگرتنی گوندەکان و فرەنەدانی زبڵ و خاشاک، قەدەغەکردنی بڕینەوەی درەخت و لەناوبردنی ڕووبەرە سەوزاییەکان و هەوڵدان بۆ زیاتر سەوزکردن و پاراستنی دارستانە سروشتیەکان، قەدەغەکردنی بازرگانیکردن بەدار، قەدەغەکردنی ڕاوکردنی ئاژەڵ و باڵندە کێویەکان و تێکدانی سروشت، دوورکەوتنەوە لە دیاردەی دەست بەسەراگرتنی مڵکی گشتی و کانیا و سەرچاوە ئاویە گشتیەکان، پاراستنی سامانی ئاوی سەرزەوی و ژێرزەوی، بەفیڕۆنەدانی ئاو و بەکارهێنانی بەپێی پێویست و باشێوەیەکی تەندروست بە تایبەت ئاوی پرۆژەکان، سودوەرگرتن لە بەرهەمە سروشتیەکان بەپێی کاتی دیاریکرا و تایبەتمەندی ناوچەکان، پاراستنی توخم و پێکاتەکانیان لە فەوتان. بۆ گرنگیدان بە پاک و خاوێنی و پاراستنی سیمای گوند و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەخۆشی دەبێ خاوەن ئاژەڵەکان زبڵ و پاشەڕۆی ئاژەڵ دوور لە گوند و ڕێگەکان فڕێ بدەن. هەر خاوەن ئاژەڵەیەک بەرپرسیارە لە ئاژەڵەکانی، بۆیە نابێ هیچ ئاژەڵێک بەبێ شوان یا گاوان بەرەڵا بکرێ. دەبێ خاوەن ئاژەڵەکان پابەند بن بەو کاتانەی بۆیان دیاری دەکرێت بۆ چوونە کوێستانەکان و هاتنەوەیان. هەر لە ڕێنمایەکاندا هاتووە پێویستە سەرجەم ئەو خاڵانە پارێزگاریان لێ بکرێ. هەموو کەس و ئەنجومەن و دامەزراوەکانی بناری قەندیل بەرپرسن لە جێبەجێکردنیان. هەر کەسەیەک پێشێلکاری دەقی ئەو ڕێنمایانە بکە لێپرسینەوەی لە بەرامبەردا دەکرێت. بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێ لە بەردەم هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیلی. پێکەوە لەگەڵ هاوسەرۆکانی شارەوانی گفتوگۆکەین لەگەڵمان بن. بەڵام ڕۆژتان باش، ڕۆژ باش، ڕۆژ باش، سەباڵ خەمەت باشی، زۆر سپاس بژی، سەلام. شارەوانی بناری قەندیل تەنها شارەوانیە لە ئاستی باشووری کوردستان کە سیستەمی بەڕێوەبردنی هاوسەرۆکیە. ژنێک شانبەشانی پیاوێک کار ئەکات بۆ گەیاندنی خزمەتگوزاری بە گوندەکان و پاراستنی سروشت و ژینگەی جوانی کوردستان. لەگەڵ هاوسەرۆکی سەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل گفتوگۆ دەکەین. خات و ئاواز ڕۆژت باش. ڕۆژ باش، بەخێر بن سەرچاو. بەناوی هاوسەرۆکاتی شارەوانی بناری قەندیل زۆر بەخێر هاتنتان دەکەین. بەخێر بن سەرچاو. زۆر سپاس. خات و ئاواز ئەگەر سەرەتا لێەوە دەست پێ بکەین هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل لە ساڵی چەند دامەزراوە و سنووری کارکردنی تاکوێ و چەند گوند دەکەوێتە سنووری کارکردنتانەوە؟ شارەوانی بناری قەندیل لە ساڵی 2009 دامەزراوە و لە دوای دامەزراندنیەوە
کار دەکا بۆ ژینگە و پاراستنی ژینگە و بەگشتی کار دەکات لە هەموو ئەو گوندانێک کە دەکەوێتە سنووری چوارچێوەی شارەوانیمان کە خۆی دەبینێتەوە لە 63 گوند. ڕۆڵی ژن ئەمە زۆر گرنگە چکە ئێوە تەنها شارەوانین کە سیستەمی بەڕێوەبردیتان هاوسەرۆکی بێت. ینی ڕۆڵی ژن لەم نێوەندەدا چییە و تا چەند ژنەکان توانیوانە ڕۆڵی خۆیان بگێڕن لە بەڕێوەبردننی باڵین هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل و لە پاراستنی ژینگەشدا. خۆشبەختانە بەهۆی فکر و ڕامانی ڕەبەر ئاپۆ لە سنووری ئێمە سیستەمی هاوسەرۆکاتیە کە لە باشووری کوردستان تاکە نمونەیە. ئەمەش بەهۆی فکر و ڕامانی ڕەبەر ئاپۆیە و ژن شان بەشانی پیا و لە یەک ئازدایە و لە بەڕێوەبردنی کارەکان و لە وەرگرتنی ڕاو بۆچوونەکانی وەکو یەک کار دەکەن و وەکو لە یەک ئازدانە لە کارەکاندا و وەکو ئێمەی ژن لە شارەوانیدا هەر وەکو پیاو پاراست ینی ئیشمان پاراستنی ژینگەیە پاراستنی ڕێگەوبانە و کارکردنە و ڕایکردنی کارەکانی هاوڵاتیانە بەبێ جیاوازی. باش هەر لەسەر شارەوانی ینی من هەڵە نەبم کە ئێوە هەڵبژێردراوی خەڵکن یان هەڵبژێردراوی گوندنشینەکانن کە لەلایەن دانیشتوانی ئەم بنارەوە ئێوە دەنگتان پێدراوە و هەڵبژێردراون بۆ بەڕێوەبردننی ئەمە و لە ناو هەموو گوندەکانیشا ئەنجومەنتان هەیە ئەگەوە چۆن ئەگەر زانیاری زیاترم پێ بکەیت. 2 ساڵ جارێک کۆنفرانس دەکرێت لەو کۆنفرانسەدا خەڵکی بناری قەندیل ینی تێدا بەشدار دەبێت لەو کۆنفرانسەدا و تێدا هاوسەرۆک و دەستەی بەڕێوەبەراتی هەڵدەبژێردرێن و لەو هەڵبژاردنەشدا هاوسەنگی ڕەگەزی لە بەرچاو دەگیرێت. ئەمە زۆر گرنگە. باشە ڕۆڵی ئێوە وەکو هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل لە پارێزگاریکردن لە ژینگە چییە؟ یانیوە چۆن کارەکەن بۆ بڵاوکردنەوەی وشیاری ژینگەی بۆ دروستکردنی تاکی ژینگە پارێز و بۆ پاراستنی سروشتی جوانی قەندیل. پاراستنی ژینگە وەکو ئێمە دەزانین ئەرکی سەرشانی هەمومانە هەم لەلایەنی ئەخلاقی هەم لەلایەنی دینیش ئەوە هەرکەس ژینگە بپارێزێ ئەوە واجبێک بەجێ دەگەێنێ. ئێمە ژێژ لە شارەوانیدا ینی ئەرکمان ئەوەیە ینی دار و درەخت بچێنین باخچە دروستکەین نەهێڵین دار ببڕدرێتەوە پاک و خاوێنی بەگشتی ینی ئەوەی لە چوارچێوەی ژینگە پارێزی داوێ دەبێت ئەمە هەوڵ دەین جێبەجێ بکەین و خەڵکیش هۆشیارکەینەوە. ساڵانە ئێمە ڕێنماییمان هەیە کە دەیدەین بە هەموو بە تایبەتی ئەوانی دەچنە کوێستانەکان مەڕدارەکان پێیان دەدەین بۆەوەی ڕێنمایەکان جێبەجێ بکەن. خات و ئاواز بینایی هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل لە ینی هەڵکەوتەکەی زۆر گونجاوە هەموو چواردەوری شاخە و دارستانە هەمووی ڕوبەری سەوزاییە و لە ڕێگەش کە هاتی ئێمە هەستمان کرد بە پاکی و بە جوانی سروشتی ئەم ناوچەیە تا چەند هاوڵاتیان و گوندنشینانی ئەم بنارە پابندن بە ڕێنمایەکانی ئەو بە پارێزگاریکردن لە سروشتی قەندیل. خۆشبەختانە هاوڵاتیان وە گوندنشینانی بناری قەندیل تاڕادەیەک بەرپرسانە هەڵسوکەوت دەکەن لەگەڵ ژینگەداوە پاکش ڕادەگرن بەڵام لەگەڵ ئەوەشدا کەسانێکن کە زۆر نابەرپرسانە هەڵسوکەوت دەکەن بۆ ئەوش ئێمە سزامان هەیەوە بەردەوام چاودێری دەکەین هەرکەس نابەرپرسانە هەڵسوکەوت کا لەگەڵ ژینگە و بۆ نمونەداری سەوز ببڕێ یان پوش و پاوەم سووتێنێ ئێمە سزامان هەیە. بە دیاریکراوی کێشە گەورەکانی ژینگە لەم ناوچەیە چییە یانەوەی کە کێشەی گەورەی بۆ ژینگە و سروشتی ئەم بنارە دروست کردو چییە؟ تاکە توند و تیژ و تاکە کێشە لەسەر ناوچەی بناری قەندیل و لەسەر ژینگە جوانەکەی بناری قەندیل هێرش و فڕۆکە جەنگەکانی ئارتێشی تورکیا داگیرکەرە کە تەنها ئەو کە دێ بۆ بردومان دەکا سەدان ڕز و باخ وەدار دەسووتێ و چەندین ئاژەڵی کێویش بگرە لە ناو دەچێ بەهۆی ئەو بردومانانەوە دەتوانم بڵێم تەنها تاکە توند و تیژی لەسەر ناوچەی بناری قەندیل و سروشتی بناری قەندیل بردومانی فڕۆکە جەنگەکانی ئارتێشی تورکیایە. بەداخەوە بەڕاستی ئەم بۆمبارانکردنە و تۆبارانکردنی لەلایەن دەوڵەتی تورکیا ئەمە کێشەیەکی گەورەی بۆ ناوچە سنووریەکانی تر و بۆ بەشەکانی تری کوردستانیش دروست کردووە. خات و ئاواز ئەمەوێت ینی ئەوە لێ پرسم کۆتا پەیامت بۆ تەواوی هاوڵاتیان و بۆ گوندنشینان چییە بۆی کە پابند بن بە پاراستنی سروشتەوە؟ لێرەوە بە هاوڵاتیان دەڵێن پێویستە ینی خۆشەویستی نیشتیمانیەکەم هەروەها پاگڕاگرتنی ژینگە ببێتە بەشێک لە میتۆدی ئەخلاقی و ئاینداری خەڵکەکە بۆی کە ئێمە ئەومان جێبەجێ کرد بۆ نمونە نیشتیمانی خۆمان خۆشویست ژینگەکەش دەپارێزین. دەستت خۆش بێ خات و ئاواز زۆر سپاس لە کاتمان گرتی. سپاس بۆ ئێوە. بەڵێ بینەران درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ هاوسەرۆکی شارەوانی بناری قەندیل کاک محەممەد لەگەڵمان بن.
ئەم شوێنەی کە لێی وەستاوین بۆ چەندین جار لەلایەن فڕۆکە جەنگیەکانی وڵاتی تورکیاوە بردومان کراوە و لەلایەن هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیلەوە لە شوێنی هەر بۆمبێک نەمامێک ڕوێنراوە و ئێستا نەمامەکان بەرهەمیان هەیە. لەگەڵ هاوسەرۆکی شارەوانی بناری قەندیل گفتوگۆ دەکەین. کاک محەممەدگیان، ئەوەی کە گرنگە بەلامەوە بیزانم، یعنی ئەو کارانی کە ئێوە ئەنجامی ئەدەن یان ڕۆڵی ئێوە لە پارێزگاریکردن لە ژینگە و لە گەشەپێدانی ژینگە چییە و چۆن ئێوە کار لەسەر بڵاوکردنەوەی وشیاری ژینگەی لەو ناوچەی کارکردنتانە ئەکەن؟ ئەمڕۆ لە جیهاندا ژینگە یەکێکە لەو بوارانەی کە زۆرتری مەترسی لەسەر لەلایەن مرۆڤەوەش بەداخەوە کە هەرچەندە تەکنۆلۆژیا پێش دەکەوێت، هەرچەندە سیستەمی سەرمایه‌داری و بەرژەوەندی شخصی پێش دەکەوێت، لە بەرامبەریشدا ژینگە تووشی لە ناوچوون و پیسبوون و وێرانکاری دەبێتەوە. لە بناری قەندیلدا لە باشووری کوردستان بەگشتی شوێنێکی وەکو بناری قەندیل هەیە کە سروشتێکی جوان و دڵگیر و پارێزراوی هەیە. دەتوانین بڵین بەداخەوە ئەو شەڕێک لە دوای یەکانێک کە ڕژێمی سەدام و ئەو شەڕێک لە دوایەکانی کە لەو ناوچەیەدا کراون هەمووی مەترسی هەبووە و کاریگەری هەبووە لەسەر ژینگەی بناری قەندیلدا. بەڵام لە پاڵ ئەوانەشدا ژینگەی و سروشتی بناری قەندیل تا ڕادەیەک کەمتر کاریگەری کەوتۆتە سەر بەهۆی ئەوەی کە چڕوپڕی و ژینگەیەکی لەبار و ناوچەیەکی هەڵومەرجێکی جوگرافی. بۆیە وەکو شارەوانی بناری قەندیل لە دوای ساڵی 2009 کە شارەوانی بناری قەندیل دامەزرا ئەو پارێزگاریکردن و پاراستنی سروشت و ژینگە بۆتە یەکێک لە ئەرکە گرنگەکان و کارە گرنگەکان کە کاری لەسەر کردووە. هەروەها بڵاوکردنەوەی هۆشیاریش کاریگەری هەبووە. بۆیە ئێمە هەڵساوین بە بەرنامە کۆمەڵێک کار و پرۆژەمان کردووە بۆ ئەوەی بتوانین ئەو سروشتە بە دوور بێت لە وێرانبوون و لە ناوچوون. دیاریکراوی ئەو کار و ئەرکانە چین ئەکرێ ئاماژیان پێ بکەیت؟ بەڵێ، یەکێک لەو ئەرکانە پاکردنەوەی زبڵ و خاشاکی ئەو ناوچانە. بۆ یەکەم جار لەو ناوچانەدا کە زبڵ و خاشاک کۆکرابێتەوە لەلایەن شارەوانی بناری قەندیل هەر لە دۆڵی باڵایانەوە سەرجەم ئەو گوندانەی کە دەکەونە ئەو سنوورەوە تەنها چەند گوندێکی دوورە دەست نەبێ زبڵ و خاشاکی هەفتانە کۆ دەکرێتەوە و لە شوێنێکی دیاریکراودا ژێرگڵ دەکرێت و لەناو دەبرێت. بە هەمان شێوە قەدەغەکردنی بڕینەوەی دار و هەروەها ڕاوکردن و ئەو دیاردانەی کە زۆر مەترسی هەیە، هەروەها پاراستنی ئەو سروشتەی کە هەیە وەکو باسم کرد بە زۆر ئاگر بڕکردن و هەروەها پەرەپێدان و هەروەها هەڵپاچین لە زۆر شوێندا و هەروەها هەڵمەتی نەمامچاوەندن و ساوزکردنی. ئەمە یەکێکە لەو نمونانە کە ئێرە بۆ چەندین جار لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە قەسف کراوە، بردومان کراوە و دارە سروشتەکانی لێ لە ناوچوون. بەڵام لە شوێنی ئەوە هاتوین وەکو ئێرە دەواازەی بناری قەندیلە با بڵێن دارستانێکی سروشتی بێگومان دارستانێکی سروشتی لە ناو براوە بە حکمی ئەوەی کە چەندین جار بردومان کراوە هەر لەلایەن مرۆڤیشەوە لە ساڵانی ڕابردووە بەهۆی ئەو قەیرانانێک کە بەسەر خەڵکی ناوچەکەدا هاتووە. ئەم دارانیانە بڕیونەوەتەوە ئێستا سروشتێکی وێرانی پێشاندا. بەڵام ئێمە وەکو شارەوانی بناری قەندیل لە دەواازەی بناری قەندیل لە هەڵساین بە دروستکردنی باخچەیەک خۆشبەختانە لە 2 ساڵدا ئێستا ئەمە لێرەدا بەروبوومەکەی دەخۆین کە خەڵکی بناری قەندیل بەبێت جیاوازی دەتوانێت لێرە ئەو بەروبوومانە کۆ بکاتەوە و سوودی لێ ببینێت لە شوێنی ئەو قەسفی ئەو سارۆخی ئەو بردومانانە هەڵساوین ڕوەکمان ناشوە. خۆشبەختانە لە باخچەیەکی وەهادا نزیکەی 300 تا 400 نەمامی بەرهەمی جۆرا و جۆر ڕوێنراوە ئێستا پێڕاگەیشتووە. بۆیە لایەنی ژینگەی لایەنێکی ئەساسیە لە ئیش و کارەکانی شارەوانی جگە لە خزمەت گوزاریەکانی تریژ ئێمە کە وەک شارەوانی بەدەیان خزمەت گوزاریتر لە دەیان بواری تردا دەکەین. بەڵام بوارە ئەساسیەکەمان ژینگەیەکە. کاک محەممەد، تا چەند هەوڵتان داوە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی لە ناو گوندنشینان و پێگەیاندنیان و هەروەها گەیاندنی پامی ژینگە دۆستی و تا چەنە و پامانش کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەلگا هەبووە بە تایبەت گوندنشینەکان مەبەستمانە بۆ ئەوەی کە تاکێکی ژینگە پارێزیان لێ دەربچێت؟ بەڵێ، لە ڕاستیدا خەڵکی ئەم ناوچەیە زیاتر ئاژەڵداری دەکەن و داهاتیان لەسەر سروشتی ناوچەکەیە. بۆیە زۆر جار بە شێوەیەکی نازانستی ئەم ئیش و کارانە دەکرات، یاخود هەم ئاژەڵداراون لە وەڕاندنەکەیان هەم ئەوانەی کە سوود لە گەڵا و لە بەربوومەکەی و لە دەیکەنە ئالێک بۆ وەرزی زستان هەم سوتاندنی دار و ئەوانە بە شێوەیەک بوو کە پێشتر زۆر جار بە عەشوایی بوو دەکرا زیانێکی زۆر بەر ژینگە بکەوێت و زۆر جار هەندێک کەس کە هەست بە نابەرپرسیارەتی دەکرد و ئەو بەروبوومە ئەو سەرچاوە سروشتیانیان بۆ بەسی بازرگان و فرۆشتن بەکاردەهێنا. ئێمە وەکو شارەوار بناری قەندیل ڕێنماییمان دەرکردووە لەو بوارانەدا بۆ هەموو ئەو بابەتانی باسم کرد بە تایبەت مەسەلەی بڕینی دار و هەروەها
ڕاوکردن و چەندین شێوازی تریشکە بۆ ئەوە قەدەخەکردنی کڕین و فرۆشتن بەدار بۆ ئەوەی کەمترین زەرەر بە سروش بکە هەروەها بۆ چوونە کوێستانەکان و بەرهەمە سروشتەکانیش کە بەداخەوە زۆر ئێستا کاریگەری قەیرانی دارایی زۆر کاریگەری لەسەر خەڵکە بۆکە و بەرومە سروشتیانە کۆ دەکەنەوە بەداخەوە بەڕەگ و پیشەوە دەریان دەهێنن کە ئەوەش وا دەکات ئەو ڕۆکانە سەوز نەبوو کە لە هەوڵداینەکە ئەو چارەسەرێکیش بۆ ئەو جیا لەوەی کەەوە با بڵێن لە ڕووی خزمەت گوزاریەوە کار ئەەکەن ینی خزمەت گوزاری بگەێنن بە گوندنشینان هاوکات کار لەسەر پاراستنی دارستانی شەکەن پێم خۆشەکە گفتوگۆکەمان زیاتر درێژە پێ بدەین و بچینە بەشی سەرەوەی ئەم دارستانە چکە لێ ئەم دارستانی سروشتی هەیە و هەم کات ئێوە کارتان کردو بۆ گەشە پێدانی ناو دارستانەکەەوە نەمامی ترتان ڕواندەوە بە پێکەوە درێژە بە گفتوگۆکەمان فەرمو. جا لە ئەرکی هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل بۆ گەیاندنی خزمەت گوزاری بە گوندەکان هاوکاتێکێکی تر لە ئەرکەکانیان پاراستنی دارستان و گەشەپێدانی دارستانە. کاک محەممەد ئێوە چی دەکەن بۆ پارێزگاریکردن لە دارستان و چۆن کارەکەن بۆ گەشەپێدانی دارستانەکانی ئەم سنوورە؟ دیارە یەکێک لە ئەوەرکانی شارەوانی کە بە ئەرکی خۆی دەزانێت و لەو پێناوەشدا کاری بۆ دەکات و گرنگێکی زۆری پێدەدات مەسەلەی ژینگە پارێزی و بەتایبەتیش دارستانەکانن. ناوچەی بناری قەندیل ناوچەیەکە کە سروشتێکی فراوان و دارستانێکی زۆری تێدا هەیە و ئەمە یەکێک لەو ئەرکانی ئێمە وەکو شارەوانی پاراستنی ئەو دارستانانەیە کە سروشتیەکە هەیە دواتر سەوزکردنی ئەو ناوچانەی کە بە هۆکارێک لە هۆکارەکان لە ڕابردوودا لە ناوچوون جارێکی تر سەوزکردنەوەیان لەو چوارچێوەیدا ئێمە وەک شارەوانی بناری قەندیل لە سەرەتای داخلی بناری قەندیل دەبێت لێرە ناوچەی کورتەکەیە ناوچەی کورتێک پێشتر لە نەوەتەکان دارستانێکی چڕ و پڕ بووە بەڵام بە هۆکاری ئەوەی کە لە کاتێکدا زروفی خەڵک نالەبار بووە ئەم دارانیان بڕیوەتەوە بۆ خۆگەرمکردنەوە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی فرۆشتیانە لە نەوەتەکان باز دەکەم دواتر ئێمە وەکو شارەوانی بناری قەندیل لەو ناوچەیە هەستمان بۆ کرد کە زیانێکی زۆر بەو سروشتی ئەو ناوچەیە گەیشتووە بۆیە ویستمان کە لە کورتێکدا دەست بکەین بە سەوزکردن و نەمامچاندر بیرمان لەوە کردەوە ناوچەیەکی بێئاوە بۆ شوێنی بێئاو چڕ وەکێک گونجاوە لێرە داری بایەومان چاندووە هەزاران داری بایە و لەو کورتەکەدا نێژراون کە ئەمە وای کردووە کە سروشتەکە تا ڕادەیەک بگەڕێتەوە سروشتی پێشخۆی بەڵام هەموو ئەوانە کاری ویستووە سیاج کراوە بۆ ئەوەی ڕۆکەکان گەورە بن لە کاتێک لە کاتەکاندا بە هۆکاری زۆر زۆر ئاو دراون بەڵام لە ئێستادا خۆشببختانە سروشتێکی جوان دارستانێکی جوان دروست بۆتەوە لە هەمان کاتیژا ویستمانە بی پارێزین جارێک تر لە وشک بوون لە سووتاندن کە بەداخەوە زۆرجار بەهۆی بردومانی تورکیاوە ئاگر کەوتوتەوە یاخود هەر بەهۆی بردومانەکەەوە ڕۆکەکان لە ناوچوون لێرە بەشێک لە دیمەنی لە ناوچوی ئەوانە دەبین و پرسیارش لێ بکەم بەڵام سەرەتا لەسەر پاراستنی دارستانەکان بە تایبەت یانی ئێمە هەڵوەستە بکەین و ئێوە چۆن ڕێگری لە خەڵکێکەکەن یان لە کەسانێکەکەن ئەگەر بیانەوێ درەخت ببڕنەوە و سزای و کەسانە چییە و یاخود چۆن وشیاریش بە خەڵک ئەدەن هەم لایانی وشیارێکەوە هەم لایانی سزایەکە چۆنە ئەو لایەنە ئەوەی زیاتر ئێمە دەمانوێت گرنگی پێ بدەین لایانی هۆشیارکردنەوەی چونکە ئەوە گرنگە کە خەڵکێکە لێرە دەژیت لە ناوچەیەکی سروشتی دەژیت و ژیانی لەسەر بەخێوکردنی مێشە هەنگ و ئاژەڵداری و کوشتتوکاڵکردنە کەواتە بۆ ئەوە ڕوەکێک زۆر سوودی زیاترە لەوەی کە تو بیبڕیەوە لە چەند کاتێکدا بەکاری بێنیت بۆیە ویستمانەکە ئەو هۆشیاریە بە خەڵک بدەین کە زەرەر و زیانەکانی لە ناوچوونی ئەو ژینگە و ئەو سروشتە وا دەکات کە لە داهاتوودا ئەو نەتوانێت داهاتی خۆی لە بناری قەندیلدا پەیدا بکات بەڵکو بە پێچوانەوە گرنگیدان و پاراستنی وا دەکات کە بەربوومەکەشی چەندان جار باشتر بێت لەو ڕۆوە هۆشیاری ئێمە بڵاوکردنەوەی بڵاوکراوەیە کە زیاتر
و هەروەها هۆشیاری زۆرجار کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و ئەوانەشدا لایەنی ژینگەیی بە ئەساس تا چەند توندن بەرامبەر بەو کەسانی کە درەختە بڕۆەوەی کە ئێمە بەدۆدا چونمان کردوانی باسەکرێت شارەوانی بناری قەندیل زۆر توندە بەرامبەر بەو کەسانی کە بیەوێت درەختێک لە ناو دارستانەکانە ببڕێتەوە یان بە هەر هۆکارێک بوێت بە هۆکارێک بۆ زیانگەاندن بە سروشت. بێگومان لایەنی وشیارەکەمان لایەنێکی ئەساسیە دواتریش بۆ ئەوانەی کە سەرپێچی دەکەن هەموو خەڵکی بناری قەندیل ئاگادارەکە ڕێنمایی شارەوانی یاخود ژینگە پارێزی چییە لە ڕووی دار لە ڕووی ڕاوکردن لە زۆر ڕووی تریشەوە بۆیە ئێمە جگەلەوەی کە ڕێنماییش بڵاو دەکەین لە بەرامبەر ئیزراعاتیشمان هەیە بۆ هەر بڕینەوەی دارێکە خەڵکێک بە نایاسایی سەرپێچی دەکات ئەوە ئیزراعاتی بەرامبەر دەکرێت چ بەوەی کە نەمامی زیاتر بنێژێت یا چ بۆی غەرامەی مادی بکرێت زۆر زار هەڵوێستی تونتریش بەرامبەر بە ئەوانەی کە ژینگەتێک دەدەن دەگیرێتە بەر بۆ ڕاوکردنیش بە هەمان شێوە ئاژەڵی کێوی بە هەموو ڕوویەکەوە ینی هەر لە کاتی بێسوودا لە هێلانە خەراکردن لە ڕاوکردن لە گرتن و فرۆشتن و بازرگانیکردن بە هەموو شێوەیەک ڕێگە پێنەدراوە و ئەوە بگرە ئیزراعاتیش دەکەین لە ڕابردووشدا بۆ چەندین جار ئیزراعاتمان بەرامبەر ئەو کەسانە کردووە کە تێک دەدەن بەتایبەت بۆ مەسەلەی دار و چونکە لێرە دار سەرچاوی خۆگەرمکردنەوەی زستانیشە بۆیە هەوڵدان بۆ ئەوەی کە کڕین و فرۆشتن و بازرگانیکردن بە دار قەدەغە بکرێتەوە دروستکردنی خەڵوز و هەر جۆرە مامەڵەیە کە ببێتە هۆی زیانگەیاندن بە سروش قەدەغە بکرێت تەنانەت ڕێگە بۆ پرۆژانەش نادەن کە لە ناو دارستانە بێدیان بێت بە هۆکار بۆ زیانگەاندن بە دارستان لە زۆر شوێندا ڕێگە بە ئەوەی کە زیاد لە پێویست دار بکەوێتە بەرێ نەخێر ئێمە ڕێگە نادەین بەڵام لە چەندین شوێنێنیشدا کە ڕێگاش بدەین ڕێگادانەکە زۆر سنووردارە و زۆر جار پرۆژەمان ڕاگرتووە لە چاودێری وردیشانەکەن بۆ ئەوی زیان بە دارستان و لە بەرامبەر ئەوەشدا پێویستە ئەو لایەنە کە زەرێک بە ژینگەیەک دەگەێنێت بە چەندین بارە ئەو سروشتە قەرەبوو بکاتەوە بۆ ئەوەی کەلێنی ژینگەی دروست نەبێت بە هەمان شێوە کە کاتێک ئەو دەبینین لەو سروشتە جوانەی بناری قەندیلدا کە هێرشەکانی دەوڵەتی تورکیا کاریگەری زۆر هەیە لەسەر سروشتی ناوچەکە زۆربەی ئەو بردومانانێکە کراون ڕاستەوخۆ کۆمەڵێک داری بڕیوەتەوە ئاگر کەوتوتەوە بەهۆیەوە ناوچەیەکی فراوان لە پوش و پاوان و دارستان و ئاژەڵ زیندەوڕەکانیش لە هەر دۆنمێکی ئەوەدا کۆمەڵی ئاژەڵی کێوی و باڵندە و پەلەوەەر هەیە کە لە ناو دەچن ئەوانە زیانێکی زۆریان لە سروشتی بناری قەندیلداوە بەداخەوەدا بەڵام بۆ تەکبیری پێویست ئێمە لە زۆربەی ئەو شوێنانی کە بردومان کراوە باخچەمان دروست کردووە ینی لێرە ئەگەر لە چەند مەترێک لێ نزیک ئێرەکە لە شوێنی قەسفی دەوڵەتی تورکیا کە سروشتەکەی لە ناوبردو ئێمە هاتوین باخچەیەکی جوانمان دروست کردوێتەوە و ئێستا بەروبوومەکەی خەڵک لێ دەخوارێ جێگەی دڵخۆشیە ینی ئەوە جیا لەوەی کە بۆ نمونە ئەرکی پاراستنی دارستانە گرنە ئەستۆ هاوکات ئەرکی گەشەپێدانی سروشت و بوژانەوەی سروش و دارستانەکانیشتان گرتوۆتە ئەستۆ ینی لە ڕێگە کە هاتین هەستمان بەوە کرد کە لەم ناوچەیە ئاگربڕ دروست کراوە ئەم ئاگربڕانە هەر لەلایەن با بڵێن شارەوانی بناری قەندیلەوە دروست کراوە و لە هەموو ناوچەکان کراوەیان تەنابەت لەم ناوچە دیاریکراوە ئەنجامدان لە چەند ناوچەیەک ئەوەی کە ئێمە توانی بێتمان بەتایبەت ناوچەی کورتە کە زۆرترین جار بەهۆی بردومانەوە سوتاوە و بەهۆی هۆکارێک لە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە سوتاوە هەڵساوین تەکبیری پێویستمان گرتوۆتە بەر بەوەشکە بە ئامێری شۆفڵ ئاگربڕی شوێنەکەمان کردووە ئێستا ئێرە بە قەدرایی سەدان دۆنم توانیمانە کۆنتترۆلی بارودۆخەکە بکەین بۆ ئەوەی جارێکی تر ئەو ناوچەیە ئەو دارستانە سروشتێک و هەروها ئەو نەمامانەی کە بەدەست چێنراون تووشی زیان نەبنەوە بەهۆی ئاگر و یا هەڕووداوێکی ترەوە توانیمان ئاگربڕ بکەین ساڵانەش یەک جار بە شۆفڵ ئاگربڕمان کردو ساڵانەش لە هەمان شوێنەوە بە دەرمانی ئەوەی کە ناهێڵی گژوگیا سەوز ببێت لەو شوێنانە ئاگربڕەکە پەرە پێ دەدەین ئەمە دەتوانین هاوکارمان بێت لە کۆنتترۆلکردنی ئاگر لە کاتێک دەکە ڕووداوێک دەخۆمێت ئاگر دەکەوێتەوە بەشێکی کەم دەسووتێت ئەوەی ترکە لە کاتێکی زوودا دەتوانرێت کۆنتترۆل بکرێت و هەروەها وەکو شارەوانی لە کاتی بوونی پوش و پەلاش و ئەوانەشدا وەکو هەمووەکو ئاگاداری بڵاو دەکەینەوە هەمیش وەکو لیژنەیەک کاتێک کە لە شوێنێکدا ئاگر دەکەوێتەوە فەوری لەگەڵ ئەنجومەن و لەگەڵ خەڵکی دیەکانەوە دەتوانین لە کاتێکی زوودا مداخەڵی ئەو شوێنانە بکەین بۆ ئەوەی زیاتر ئاگرەکە پەرە نەستێنێت و زیان بە دارستان و دەستان خۆش بکەمان ئەوەی کە مزاناریم هەبێتەوە ساڵانە هەڵمەتی نیشتیمانیشتان هەیە بۆ چاندنی نەمام و بە سەدان و بە هەزاران نەمام ئەڕوێنن لە بناری قەندیل ئەم هەڵمەتە چۆن ئەگەر بکرێ بە کوردی باسی بکەین وەکو زیاتر لە بەهاراندا زیاتر ئێمە ئەوانە دەکەین بەتایبەت لە بۆنەکاندا و
هەڵمەتی جۆرا و جۆرمان هەیە یەکێک لەوانە لە سواری نیساندا کە ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆیە کە ئەم باخچەیە شەر زیاتر لەو ڕۆژەدا سەوز کراوە و ئێستا پەرێ پێدراوە و هەزاران نەمام چێنراون توانیمانە لەو ڕۆژانەدا پەرە پێ بدەین و نەمام بچێنین و لەسەر ڕێگا گشتیەکان و چەندین باخچەی جۆرا و جۆرمان هەیە کە لە شوێنە جیاوازەکان چاندومان و ئێستا بەروبوومەکەی خەڵک لی دەخوات بە یەکسانی و بە جیاوازی هەروەها قەرەبووی ئەو زیانەی کە بەهۆی لافاوەوە بە بناری قەندیل گەیشتووە لەو کاتەدا بە دیاریکراوی زیاتر لە 10,000 نەماممان بەسەر خەڵکی ناوچەکەدا دابش کردبەوەی کە وەکو بەدیلێک بێ بۆ ئەو زیانانەی کە بەهۆی لافاوەوە لە سروشتی ناوچەکە گەیشتووە بۆی خەڵک بتوانێت هەرێکە و لە ڕێ خۆیە بیڕوێنێتەوە و ناوچەکە زیاتر محەممەد درێژە بە گفتوگۆکەمانە دین با چەند ناوچەیەکی تریش بەسەر بکەینەوە فەرفەر. لە پشتی منەوە پەچەی ئاژەڵ و ڕەشماڵی ڕەوەندەکان هەیە. ڕەوەندەکان لە چەند ڕۆژی داهاتوودا گەشتەکەن بۆ ناوچە کوێستانەکانی بناری قەندیل. ئەم ئاژەڵانەی ڕەوەندەکان سوودی بۆ سروشت هەیە بە تایبەت کاتێک کە پوشەکە دەخۆن و ڕێگری ئەکات لە کەوتنەوەی ئاگر لە ناوچە دارستانیەکان لە هەمان کاتا زیانیشی هەیە بۆ ناوچە کوێستانەکان بە تایبەت ئەو ناوچانەی کە جۆرێک لە ڕۆکی تایبەتی لێەوە ئەبێت بە هۆکاری قڕکردن یان هۆکاری لە ناوبردننی ئەو جۆرە لە ڕۆک بۆ مەبەستە لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم. کاک محەممەد سەبارەت بە با بڵێن ڕەوەندەکان یان کۆچەریەکان کە ئاژەڵدارن و لە چەند ڕۆژی داهاتوە ئێوە ڕێگەیان دەدەن بۆ ئەوەی کۆچ بکەن بۆ ناوچە کوێستانەکان. وەک دەزانین لەو ناوچە کوێستانانە جۆرە ڕۆکی تایبەت هەیە و چەندین جۆر لە ڕۆکی تایبەت هەیە کە هەندێکیان دەگمەنن و ئەمان ئەکرێ زیان بگێرن. ئایا ئێوە چۆن کاری ئەم ڕەوەندانیان ئەم کۆچەرانەتان سنووردار کردو بۆی زیان بە ناوچە سنووری با بڵێن سروشتەکان نەگەێنرێت؟ دیارە ڕەوەندەکان پێکاتەیەکی سەرەکی بناری قەندیلن کە ساڵانە بە تایبەت لە وەرزەکانی بەهار و هاوین و هەتا پاییزانیش ڕوو دەکەنە بناری قەندیل و کوێستانەکانی بناری قەندیل بۆ لەوەڕاندنی مەڕ و ماڵات و ئاژەڵەکانیان. ئەم ساڵ بەهۆی حکمی ئەوەی کە وشکە ساڵی بوو زووتر هاتنە بناری قەندیل و دەیانەوێت زووتریش بستنە کوێستانەکان. بێگومان ڕێنمایی ئێمە بۆ ئەو ئاژەڵدارانە بە تایبەت بۆ مەسلەی داربڕین و گەڵبڕین واتە گەڵەکان کە بۆ ئالیکی ئاژەڵ بەکاردێن کاتەکەی دیاری کراوەکە لە دوای مانگی هەشتەوەی تا ئەو کاتانەی کە پوش و پەلاش و ئەوانە نامێنێت کە زۆر پێویستی دەبێت ئەو کاتە دەتوانن دارەکان ببڕن. دارەکانیش بە شێوازێکی تەندروست کە وەکو ئەوەی کە هەڵپاچین بێت نەکو ئەوەی کە بڕینەوەی سەری دارەکان بێت. بەو شێوازە لەسەر سەرجەم ئاژەڵدارەکان لە بناری قەندیل نەکات ئەو ڕەوەندانی کە ئەوە دێن بەڵکو لەسەر ئەو گونیشتیانی کە ئاژەڵیان هەیە و بە تایبەت ئاژەڵی بزن جێبەجێ دەکرێت ئەو ڕێنماییە. بە هەمان شێوەش لەلایەن مەجلیسی گەلەوە کە لە بناری قەندیلدا هەیە هێندێک کێشە و گرفت لە کاتی چوونە کوێستانەکاندا دروزە بۆ ئاژەڵداران بەوەی کە هەندێک پێشێندەکان دەکەوت و هەروەها زەرەر و زیانیش بە تۆ و بە ئەو گیانە دەکەوت کە کامڵ نەبوون بۆیە کات دیاری کراوە بۆ ئەوەش لە یەکی مانگی 6 بۆ هەر ساڵێکدا. بەڵام بە حکمی ئەوەی ئەو ساڵ وشکە ساڵی بوو لێرە لە ئێستادا لەو ناوچەند شێویانە هەم وەرزی گەرمادا هاتوو هەم لە وەڕەکەش وەک پێویست نییە بۆیە ئەم ساڵ نزیکەی هەفتەیەک زووتر ئاژەڵداران دەچن. ئەو کاتەش بۆ چەند هۆکارێکی هەیە کە دانراوە بۆی کە لەو کوێستانانە بە دەیەها زۆر گژوگیای لێ و کە هەموو ئەوانش لە وەرزەکانی بەهاردا گەشە دەکەن و تۆ و توخماتیان هەیە بۆ ئەوەی بپارێزن تا کاتانە وشک دەبێت و دەکەوێتە لە بەرپێی ئاژەڵەکان دەکەوێت و جارێکی کەشین دەبێتەوە بۆە لە وەرزە سەرەتای وەرزە بەهاردا ئەو ئاژەڵدارانە ڕێگە نادرێت بستنە کوێستانەکاندا. ئەمە شەمووی لایەنی ژینگەی هەیە. بەداخەوە زۆربەی جار ڕەوەندەکانیش لە ئێستادا بە حکمی ئەوەی کە چەندین جار بردومان دەکرێت زۆر جار هەڕەشەی لە ناوچوونی سروشت و لە وەرگای
کۆچەریەکانیش بووە لە ڕابردووشدا چەندین حاڵەت هەبووە کە بەو شێوەیە لە وەرگاکانیان تووشی زیان بوون و بۆیە وەکو ئاژەڵدارانیش تووشی زیانی. کاک محەممەد بە دیاری باسی ماوەیەکت کرد وتت لە یەکی 6 دەست پێکا بەڵام بۆ ماوەی چەندێک لە یەکی 6 دەستێت تا ئەو کاتەی بتوانن بمێننەوە زیاتر تا مانگی هەش دەمێنەوە لە کوێستانەکان چکە بە حکمی ئەوەی کە کوێستانەکانی ئێستا سنووردار بوون ناتوانن زیاتر بمێنەوە تا ئەو کاتە لەوەڕ لەو ناوچەیە دەبڕێت و جارێکی تر دێنەوە خوارە. باشە کاک محەممەد وەک کۆتا پرسیاری ژیانی وەک جیاوازیەکیش ئەوەی لە با بڵێن نێوان شارەوانی بناری قەندیل و لەگەڵ شارەوانیەکانی تر کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە جیاوازی زۆرم بینی و ڕەنگە بینەرانیش هەست بە و جیاوازێ بکەن. باشە هۆکارەکەی چییە کە ئێوە ئەم بیری ژینگە پارێزیێتان هەیە و هەوڵتان داوە کە ژینگە پارێزی نەک لە ناو دەستەی بەڕێوەبەری ناو شارەوانیتان بەڵکم لە ناو لە سنووری گوندشینەکانیشە ئەمە بکەن بە کللتورێک. ئەم بیری ژینگە پارێزیە لە کێوە دروست بووە و چۆنەکە ئێوە بەردەوام تەکید لە پارێزگاریکردن لە سروشت و ژینگەی ئەم بنارە دەکەنەوە. بەڵێ وەکو ژینگە وەکو ئێمە بە شتێکی ئەساسی دەزانین لە ژیانی هەر تاکێکماندا چونکە مرۆڤایەتی کە دروست بووە لەسەر ئەو ژینگەیە دروست بۆ تاکو ئێستاش هاتووە. ئێستا دەرفەت زیاترە ئینسان دەتوانێت لە زیات ئەوەی ببێتە وێرانکەری ژینگە دەتوانێت بێتە ئەوەی بنیاتنەری ژینگەدا. جیاوازی ئێمە ئەگەر بە چەند ڕوێک لە دوو ڕۆ باسی بکەم لە ڕووی هەیکەلی ئیداریشەوە ئێمە وەکو شارەوانی بناری قەندیل جیاوازیمان هەیە لەگەڵ شارەوانێکی ترە هەموو لە ڕووی خزمەتکردنیشەوە. ئەگەر دیقەت بدەین ئێمە وەکو شارەوانی بناری قەندیل پەیڕەوی سیستەمی هاوسەرۆکایەتی دەکەین و لە ناو خەڵکدا بە هەڵبژاردن ئەو ئەرکانە دەدرێتە بەرپرسیارەکان کە ئەو ئەرکە شەمووی بەرپرسیارەتی لەسەرت و ئەرکەکەت قورسر دەکات لە هاوڵاتیەکی سادەتر بە حکمی ئەوەی کە هەم یەکسانی ڕەگەزیش دەپارێزرێت کە ئەوەدا لە بناری قەندیلدا لە سنوورێکی وەکو بناری قەندیل کە دەتوانین بڵین مەسلەی عشایری بەسەردا زاڵ بووە بەرەو پێشچوونێکی نوێ لە چەند ساڵی ئەو چەند ساڵەدا گۆڕانکاریەکی زۆر هاتوۆتەکایی کە ژنیش خاوەن بڕیار بێت و لە تەنها لە ناو ماڵدا نەمێنێتەوە ببێتە ئەوەی کە خاوەن بڕیار و پارێزگاری ژینگە بێت لە ڕوویەکی تریشەوە ئێمە زیاتر پەرە بە کاری هەرەوەزی دەدەین. کاری هەرەوەزی کە پێشتر پێش ئەوەی ئەو حکوومەت و هەم دەسەڵات بێت خەڵک لەسەر ئەرکی خۆ و لەسەر قووەت و هێز و شانی خۆی ژیاوە و بە کەد و ڕەنج و ئارەقی نێوسوانی خۆی ژیاوە. بۆیە ئێستاش خەڵک دەتوانێت بەبێ حکوومەت بەبێ ئەوەی کە دەسەڵاتێک بەڕێوەت بەرێت دەتوانانی خۆی بەڕێوە بەرێت و بگرە لە زۆر کات و لە زۆر شتدا باشتر بێت لەوەی کە چاوەڕی مەحاشێک بکە یان چاوەڕی شتێکی ترکا کە بێ یارمەتیتدا. بۆیە ئێمە زیاتر لە هەر کار و پرۆژەیەک خزمەتگوزاری کە ئێمە دەیکەین پەرە بەوە دەدەین کە کەد و ماندووبوونی خەڵکەکە شتێدا بێت. بۆیە لە زۆربەی کارەکانماندا سەرکەوتوو دەبین و پشت بنابەستین بەوەی کە لایەنێکی دەرەکی هاوکارمان بێ بۆ ئێمە بتوانین پرۆژێک بەڵکو ئێمە هاوکاری گوندنشینان دەبین ئەوانیش بەهێز و قووەتی خۆیان و بە پاڵپشتی ئێمەش زۆر پرۆژە توانیمانە جێبەجێ بکەین و لە هەموو کار و پرۆژەکانیشماندا پشت بۆ دەبەستین. بۆیە ئەو جیاوازیە دەردەکەوێت و هەموو ئەو شێوازەی کارکردنی ئێمە پشت دەبەستێت بە فکر و ڕامانی ڕێبەری گەلی کوڕ ڕێبەر ئۆجەلان کە خۆ بەڕێوەبەری دیموکراتیە بۆ ئەوەی بۆیە ئێمە لە ناو گوندەکاندا وەکو ئەنجومەنی گوندەکان وەکو کۆمین زۆرجار لە گوندەکاندا ئیش و کار و پرۆژەکانیان دەکەن و ئێمەش وەکو هاوکاری دەبینە پاڵدەرێک بۆ ئەوەی خەڵک پشت بەخۆی ببەستێت و ئێمەش هاوکاریان دەبین. تا ئێستا ئەوەی کە پەیڕۆمان کردووە وەکو شارەوانی بناری قەندیل سواز بخوا تا ئێستا تیادا سەرکەوتوو بین توانیمانە زۆر پرۆژەی خزمەتگوزاری گرنگ لە بواری ڕێگاوبان لە بواری زۆر بواریتر نەک تەنها ژینگە پارێزیدا خزمەت بە بناری قەندیل بکەین. سواز بخواش دەتوانین بڵێن خزمەتگوزاریەکانمان ساڵ بە ساڵ بەرەو پێش دەچێت و گەشەی زیاتر بە بناری قەندیل دەدەین.
لە گوندی خوێبیانین ناوی ئەم گوندە لەوە هاتووە کە لە بەشی سەرەوەی گوندەکە کانیەکە یەکە ئاوەکەی سوێرە دەچینە لای یەکێک لە دانیشتوانی ئەم گوندەی بناری قەندیل وی دوێنین لەسەر ڕۆڵی هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل لە پاراستنی ژینگەدا لەگەڵمان بن. ڕۆژت باش خاچ زۆر سپاس بە شێوەیەکی گشتی زۆر سپاس دیارە لێرە هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل هەیە ئەوەی کە گرنگە بپرسم ئەوەیە ینی ڕۆڵی هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل چییە لە پارێزگاریکردنی ژینگە و لە گەیاندنی خزمەتگوزاری و لە پاراستنی ژینگە بە شێوەی گشتی وە گەشەپێدانی ژینگە. باڵە بەخێر بن سەرچاوان پێشەکی بە خێراتنی کەناڵی یاریان تیڤی دەکەم بە خێراتنیوێ دەکەم خێر بن سەرچاوان وەڵای زۆر باشن زۆر باشانی بۆ شارەوانی دێن خۆشاکەکەی فڕەدەدەن گوندەکان پاک دەکەنەوە ینی شەکمان هەبێ بۆ زادە بێنن بۆ گوندیان ئاوەکمان بۆ ڕاکێشن ئەنی زۆر باشن. وەتە لەلایەن با بڵێن شارەوانیەوە بەردەوام ئەو زبڵ و خاشاکەی کە هەیە کۆکرێتەوە ئەمە هەفتانە کۆکرێتەوە یان ڕۆژانە کۆکرێتەوە چۆنە؟ هەفتانە کۆ دەکرێتەوە هەفتانە کۆ دەکرێت ینی بڵم گوندەکەمان کەمەوەنی دەیخینە ناو بەرمیلەکان ئەو هەفتانە دێن فڕی دەدەن. بەڵێ زۆر سپاسیان دەکەین باشن جگە لە لایەنی پاکردنەوەی زبڵ و خاشاک ئەوان چ ڕۆڵێکی تریان هەیە لە پارێستنی دارستانەکان یان با بڵێن ڕواندنی نەمام و بڵاوکردنەوەی وشیاری ژینگەی تا چەند ئەوان پەیامیان گەیاندووە لە ڕووی پارێزگاریکردن لە ژینگە و سروشتی جوانی بناری قەندیلەوە. بەڵێ وەڵا بۆ هەموو شتەکانی یارمەتی خەڵکی بناری قەندیل دەدەن هەم بۆ عنی ژینگە پارێزی بۆ نەمام ڕواندن بۆ ئاو گوندەکان بۆ زادەی گوندەکان عنی بۆ هەموو شتێک هەر گوندێک لە ناو با بڵێن هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل نوێنەری هەیە لە ناو دەستەی بەڕێوەبەری و لە ناو گوندەکانیشە ئەنجومەن هەیە ئەنجومەنی ئەم گوندەکێ و چۆن مەسەلەن ئێوە دەنگتانیان پەیامتان ئەگات بە ناو شارەوانی بناری قەندیل. بەڵێ من بۆ خۆم خۆم ئەنجومەنی تۆ بۆ خۆت ئەنجومەنی بەڵێ ئەنجومەنی گوندی بەڵێ گوند موعنی فەرقمان پیاویشمان هەیە ئەنجومەنە و بۆ خۆش لە ژنم هەوم فەرقمان نییە عنی ژنیش دەبێ شان بەشانی پیاو ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە بەڕاستی ژن و پیاو دەبێ عنی پێکەوە کار بکەن پێکەوە ئیشەکان جوانە و ئەنی شەکەیان دەڕوا و فەرقمان نییە عنی شان بەشانی پیاویش دەکەین. ینی ئێوە بەڕێزت وەکو ئەنجومەنێک بەردەوام بەشداری لە کۆبوونەوەکانی شارەوانی قەندیل ئەەکەیت؟ بەڵێ هەر کاتێکی پێویستیان پێ بووم هەر کاتێکی کۆبوونەوەکە بوو ئامادەمە. من ئەوم نەزانی بوویان ئەوە جێگەی خۆشحاڵیە کە ژنێک ئەنجومەنی گوندێکە و بەردەوامیش بەشداری لە کۆبوونەوەی شارەوانی دەکات و ئەو پەیامانەی کە هەیە دەگەێنرێەوە داوا و داخوازی دانیشتوانی گوند ئەگەێنن بە شارەوانی. ئەوەی کە پێویستە ینی وەکو پرۆژە یان وەکو ئەوەی کە با بڵێن شارەوانی بتوانێت ئەنجامی بدات ئەویش حتمما بەپێی ئیمکان و توانای خۆی چ پێویستەکە بۆ گوندەکەتان بکرێت؟ بەڵێ وەڵای ئەنی هەر پێویستێکمان هەبوو بێ پێمان گوتونە بۆیان کردوونە ینی لە ڕێگای ئاوەڕۆ و جادە و ینی شتێکمان پێویست بوو بێ لە گوندی یارمەتیان داوین. ئەمە جێگەی خۆشحاڵیە و لێرەوە ینی وەکو کۆتا پەیامت سەبارەت بە بەردەوام بۆمبارانکردنی یان بردومانکردنی فڕۆکە جەنگیەکانیش لەسەر ئەوانە تا چەند با بڵێن کێشەی بۆ وەکو هاو نیشتیمانەکانجی دروست کردووە؟ وەڵای کێشەمان زۆرە عنی دایمە دەبێت و ئەنی فکرەکەت بەس لەسەر فڕۆکەی بێ ئەنی منداڵەکان دەترسێن بۆ خۆمان دەترسێن چەند جار عنی ناو گوندەورەی گوندی بردومانیان کردووە من بۆ خۆم عنی ئەو دەستەکەم سەقەت بووە لەسەر عنی بە شوشە و ئەنی ساسم و شتی بە ماڵمان کەوتووە. وەتەم گوندەی ئێوەش بردومان کراوە؟ هەر زۆر عنی دەورەی گوندەکەمان بردومان کراوە من عنی چەند جار ئەو شوشە و شتی ماڵمان هەموو گۆڕیوە بۆ خۆم دەستێکم سەقەت بووە ئەنی بە ئیسحافیان بەڕێکردن سلێمانی خوێن وشتم نەوەستاوە چەند جار عنی ئێستا و قۆڵتە خۆدی ناو ماڵی هەموو عنی ساسمەی دەورەی گوندن هاتن بە ماڵمان کەوتونە ینی کێشەمان زۆر عنی ناتوانین بڵێم دایمە دەبێت زەینەشت هەر لە
سەر بردومانی ئەو فڕۆکانە دێت. دەستی خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان لە کاتمان گرتیت. بەخێر بن سەرچاوان. زۆر سپاس کاتێکی خۆش بۆ بەڕێزت. لەگەڵ کاکسامان دانیشتی گوندی کاسکان گفتوگۆکەین لەسەر ڕۆڵی ساوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل لە پاراستنی ژینگە. کاکسامان ڕۆژت باش. سەرچاوگیان. کاکسامان هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل ڕۆڵی چییە لە پاراستن و گەشەپێدانی ژینگەی ئەم بنارەدا؟ لە ڕووی ژینگەوە سەرەتا زۆر بەخێر بێن. شارەوانی بناری قەندیل پێش دروستبوونی شارەوانی بناری قەندیل لێرە زۆر شت هەیە کراوە. ئێستا پاش دروستبوونی شارەوانی بناری قەندیل ناکرێت. لەوانە وەکو ڕاو داربڕین زۆر شتی کە لە ڕووی ژینگەوە پاک و خاوێنی گوندەکان لە ڕووی ئاژەڵداریەوە ئاژەڵدار سنووردار کراوە هەموو شتێ ئەوانە بەڵێ ئەشتانە هەیە. واتە کاکسامان پێشەوەی هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل لێرە دابمەزرێ دەستدرێژی هەبوو بۆ سەردارستانەکان و ڕاو کراوە بەڵام کاتێک ئەوان دامەزرێنراون لێرە و کار ئەەکەن بۆ پارێزگاریکردن و هەروەها ڕێگریان کردووە لەوەی کە خەڵکی درەخت ببڕێتەوە و ڕاو بکات. بەڵێ بەڵێ بە تەکیت پێش دروستبوونی شارەوانی بناری قەندیل ئەو کارانە هەمووی کراون وەکو داربڕین وەکو ڕاو وەکو ژینگە پیسکردن وەکو زۆر شتیکە. بەڵام ئێستا خۆشبەختانە لە دوای دروستبوونی شارەوانی بناری قەندیل ڕاو قەدەغە کراوە داربڕین قەدەغە کراوە. ئەگەر بڕینیش هەبێ داربڕین وەکو دارێک بێ ڕێگر بێ یان ڕێگر بێ لە ڕووی پرۆژێکەوە یان لە ڕووی جێخانوێکەوە ئەوە لیژنە قەرار لەسەریەدا لیژنە دەرەچێ تەماشای شوێنەکەیەکە ئەگەر گونجاو بێ دەبڕێ دەنا وەکو ئەوە ممنوع هەست. باشە کاکسامان تا چەند هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل هاوکار بوون بۆ گوندنشینان بۆ بژانەوەی ژینگەی ناوچەکانیان؟ شارەوانی بناری قەندیل زۆر لە ڕووی وشیارکردنەوەی خەڵکی لە ڕووی گەشت و گوزار لە ڕووی هەموو شتێکەوە هاریکاری باشی خەڵکی ناوچەکەی کردووە لە ڕووی هەموو شتێکەوە. باشە ئێوە خۆتان ینی جالەوەی کە با بڵێن گوندنشینن لە گوندی کاسکان هاوکات ڕۆڵتان هەیە لە بەڕێوەبردننی شارەوانیشە هەڵە نەبم بەڕێستان ئەندامی دەستەی بەڕێوبەرین لە ناو با بڵێن هاوسەرۆکایەتی شارەوانی ڕۆڵی ئێوە چیە وەکو گوندنشینان و هەموو ناوچەکانی تر و دەڤەرەکانی تریش بە هەمان شێوە وەکو گوندنشینان ئێوە نوێنەرتان هەیە لە ناو هاوسەرۆکایەتی شارەوانی؟ بەڵێ بەڵێ هەموو دەڤەری هەموو ئەوە هاو دەستەی بەڕێوبەری خۆی هەیە. من دەستەی بەڕێوبەری دۆڵی شارۆشیانم خەڵکی گوندی کاسکانم وەکو ئیشەکان بە زۆری لەوێ ئەنی خۆم بڵێم ڕێیان دەپەڕێنم بە هەماهەنگی لەگەڵ شارەوانی شارەوانی بناری قەندیل هەر پرۆژێکە ماگانە کۆبوونەوەمان هەیە هەم لە جێبەجێکردنی پرۆژەکە و هەم لە پێشکەشکردنی پرۆژەکە بەڵێ جێدەستمان هەیە لە ناوەندی بڕیاران. بەڵێ بەڵێ و هەموو ئەرکەکانیشتان خۆبەخشانەیە؟ بەڵێ ئێمە وەکو دەستەی بەڕێوبەر هەموو ئەرکەکانمان خۆبەخشانەیە. بەڵێ دەستان خۆش بێ و بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکان. دەستی ئێوەش خۆش بێ زۆر بەخێر بێن سەرچاو.
ئەنجامدانی کار و پرۆژەکانی هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل گرێدراوی کات نییە. شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ ئەنجامدانی کار و پرۆژەکانیان. بیری ژینگە پارێزیان لە ناو هزری تاکەکان و دانیشتوانی گوندەکاندا چاندووە. تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.